لا هەرچوەکەن و بینەری زوومن ئەم کاتان باش وا دیارە دوای خۆ بە سەرۆکردنەکەی ئەحمەد شەرع لە کۆنگرەکەی یان لە کۆبوونەوەکەی دیمەشق لەگەڵ گروپە چەکدارەکان بەشێک لە گروپە چەکدارەکان ئیتر دەرگایەکی باشی هەرێمی بەڕووی ئیدارەی نوێی سووریایە کراوەتەوە دوای ئەوەی کە چوو بۆ سعودیە بڕیارە سبەینێ سەردانی تورکیا بکە سەردانەکە باڵی ئەحمەد شەرع بەدڵنیایی و سەردانی تورکیاکە سەردانەکەش لەسەر داوای ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری ئەو وڵاتەیە و وەکو سەرۆکاتی کۆماری تورکیاڵێ کۆمەڵێک پرسی تایبەت بە پەیوەندیەکانی نێوان هەردوو لە تاوتویەکەن و پێدەچێت کۆمەڵێک ڕێکەوتنامەش لەبارەی پرسە سەربازی و با بڵێن پرسی وزە و بازرگانی ئەوانە لە نێوان دیمەشق و ئەنقەرەیە واژۆ بکرێ ڕۆڵی تورکیا بە دڵنیاییەوە لە سووریا پێش کەوتنی ئەسەد و دوای کەوتنی ئەسەدیش ڕۆڵێکی کاریگەرە و تورکیا کۆمەڵێک هەوە سوویستی دیاریکراوی لە سووریا هەیە ئێستش ئەو هەوە سوویستانە بە دڵنیاییەوە بەردەوامن بەشێکیان ئەکرێ پەیوەندیان بە کورد و کوردستانەوە هەبێ پەیوەندیان بە ڕۆژاوای کوردستانەوە هەبێ کە تورکیا وا پێناسیەکە گوایە جۆرێک لە ئەوە سونیگەرانی ئەمنیە بەڵام پێدەچێت لەوە زیاتر بن و ئەکرێ ئەمانە قسەی زیاتری لەبارەوە بکرێ جگە لە ویست و بەرژەوەندیە ئابووری و سیاسیەکانی تورکیا لە دیمەشق لە سووریا بێگومان سەردانەکە یان ئەم کرانەوە جزئیە بەشیە هەرێمیەی کە بەڕووی ئەحمەد شەرع کراوەتەوە دوای ئەوە دێکە ئیتر با بڵێن بوو بە سەرۆکی کاتی یان سەرۆکی ڕاگوزەری ماوەی ڕاگوزەری سووریا لەو بارەیەوە کورد لە ڕۆژاوای کوردستان قسەی خۆی لەبارەی کۆنگرەکەەوە کردووە قسەکانی مەسەدە ئەنجومەنی سووریای دیموکرات بە دڵنیاییەوە قسەی بنەڕەتی تر بوون بەشێک لە شێوەکان ڕەخنەی دیاریکراو لە کۆنگرەکە گیرا گلەی ئەویان هەبوو کە پرس بە سووریەکان بەگشتی نەکراوە جگە لە ئامادەبوونی کۆمەڵێک لە سەرکردەی گروپە چەکدارەکان کە لە لیستی تیرۆران و دەستیان بە خوێنی سووریەکان با بڵێن سوورە بەڵام مەزلوم عەبدی جەنەڕاڵ مەزلوم هێورتر لەو بارەیەوە قسەی کرد وتی پرسمان پێ نەکراوە بۆیە ناکرێ قسەیەکی دیاریکراوی لەبارەوە بکەین و گفتوگۆ لە نێوان ئێمە و ئەحمەد شەرع بەردەوامە ئەنجامەکانی ئەم گفتگویان ناکرێ وامان لێ بکە قسێکی دیاریکراو لەسەر ئەو شتانە بکەین ئەوەی کە هەڵوێستی ئێمە یەکلای یەکاتەوە ئەنجامی گفتگوەکانە نەک شتێکی دیکە من ئەم پرسانە بەگشتی لەبارەی سووریا و سەردانەکەی شەرع بۆ تورکیا چی لە شەر ئەوێ شەر ئەو ویستانی تورکیا جێبەجێیەکایان نا بە تایبەتەوانی کە ئەکرێ پێیوەست بن بە کوردەوە لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا سپۆڕی پەیوەندیە نێودوڵەتیەکان و شارەزای کاروباری تورکیا بەڕێزیان لە هەولێرەوە میوانن منسوور عەزیزی چالاکی سیاسی بەڕێزیان لە پێم وابێ لە نەرویجەوە لەگەڵمانن دکتۆر حەسەن بەڕێز منسوور عەزیزی سڵاوتان لێبێ وادارم زۆر باش بن هەڤاڵ منسوور ئەگەر ئیزن لە ئێوە خوازم با لە هەولێرەوە لە دکتۆر حەسەنەوە دەست پێ بکەم دکتۆر لطفت هەیە دووبارە سڵاوت لێبێ وادارم زۆر باش بی بەخێر بیتەوە بۆ زووم لەبارەی سەردانەکەی ئەحمەد شەرعەوە بۆ تورکیا قسەم بۆ بکە یەکەم وڵات کە سەردانی کرد ئەحمەد شەرع سعودیە بوو دواترە چێ بۆ تورکیا قسە لەبارەیەوە هەبوو کە لە ماوەی ڕابردوو مانگ زیاتر لە مانگی ڕابردووش بە نزیکەی قسە لەبارەیەوە بوو ئەردۆغان خۆی بچێ بۆ دیمەشق سەردانەکە نەکرا ئەردۆغان نەچوو بۆ دیمەشق ئەحمەد شەرع خۆیە چێ بۆ ئەنقەرە چۆنی لێکەیتەوە دەست خۆش زۆر سوپاس بەخێر بێن سڵاو بۆ میوانی دیکەی بەڕێزیشتان لە ڕاستیدا لە ناوەرۆکی لە بەشی دووەمی پرسیارەکەت کە بڕیار بوو سەرۆک کۆماری تورکیا خۆی بێ بۆ سووریا خۆی سەرڕەکە لەوێدایە کە لە 6 هەفتەی پێش ئێستا 5 هەفتە و دوای 6 هەفتە پێش ئێستا بڕیار بوو کە سەرۆک کۆماری تورکیا سەردانی دیمەشق بکە ئامادەکاری بۆ کرابوو وەزیری دەرەوە وەزیری هەواڵگیری ئەوان میت سەردانی دیمشقی کردبوو
بەڵام ڕەجەب تەیب ئەردۆغان نەیتوانی سەردانەکە ئەنجامدا لەبەر ئەوەی لە جەبهەی قەرەقۆزاق و لە جەبهەی سەدی تشرین نەتیجەیەکی سەربازی بەدەست نەهات بوو. گەورەترین ئامادەکاری بۆ سەردانەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان لە دیمەشق نەبوو، لە جەبهەکانی جەنگ بوو، جەیشی بەرەی نیشتیمانی ئەوەی کە نزیک 100,000 چەکداریان هەیە بەرامبەر بە هاوڕێیەکانی مەزلوم کۆبانی بەرامبەر بە کورد و عارەب و نەتەوانەی لەوێ لە قەسەدا یەکتریان گرتووە لە باکووری فورات و بەشێکیشیان پەڕیونەوە بۆ خۆراوای فورات و لەوێەوە بڵین جەنگێک هەیە لەبەر ئەم جەنگا نەیتوانی بچێت لەبەر ئەوەی نەتیجەیەکی بەدەست نەهێنا. ئەمە خاڵی هەرە سەرەکی و بنەڕەتی بوو. خاڵی دووەمەوەی کە ئەبێ لە ڕاستیدا ئێستا سەرۆک کۆماری کاربەڕێکەری سووریا ئەرکێکی گەلێک قورسی لەسەر شانە ئەویش کۆکردنەوەی هێڵە سیاسیە جیاوازەکانە، سیاسەتی خارجی جیاوازی دەوڵەتەکانە، ئەجێندای جیاوازی دەوڵەتەکانە، چکار لێک نێزیک بوونێک لە نێوان سووریا و لە نێوان ببوورە لە نێوان تورکیا و سعودیە هەیە، بەڵام هەستیاری گەلێک گەورەش هەیە. ئەوەی کە گرنگە لێرەدا ئێمە دەتوانین بڵێین کە تۆزێک ئەجێندای ئیقلیمیەکان قفڵ دەبن، تۆزێک بربەستیان بۆ دروست دەبێ. لەوانەیە هەتاکو چەند ڕۆژێک پێش ترەمپیش پێمان وابوو بێ کە زۆر لە کێشەکان بۆ تورکیا لەسەر ئاستی سووریایەک لای دەبنەوە، بۆ سعودیە لەسەر ئاستی سووریایەک لای دەبنەوە، یا ئەحمەد شەرع دەتوانێت هەندێک مانۆڕ بکە، بەڵام دۆخەکە گۆڕانی بەسەردا هاتووە لە ئێستادا. زیاتر ئەجێندایەکە دەولیە، ئەبێ لەگەڵ پوتین، ئەبێ لەگەڵ هێزە گەورەکان بڕیارێک یا لە نەخشە نوێیەکە ئەوەی باسی دەکەن، ئەو جێگیری و لەنگەرگرتنەی باسی دەکەن لە سیاسەتی هەرێمایەتی و ناوچەکە و دەریای سپی و دەریای ڕەش و ئۆکرانیا و غەزە و هەمویان یەکلا ببنەوە. جەنابتان دەزانن کە ترەمپ ئاگاداری لایەنەکانی کرد کە ئەبێ هەتاکو 20 مانگ بگەنە نەتیجەیەک، ئەنگینا قبول ناکرێ. ئەوە بوو ناتانی هەو پێی خۆش بیان نا، حەماس پێی خۆش بیان نا، توانیان کە بگەنە نەتیجەیەک. ئەگەر نەتیجەیەکی کاتیش بێ پێشتر لە لوبنان نەتیجەیەک یعنی ئامادەکاریەک لە ئۆکرانیا ئاوا بۆ جاوەڵا تەونە هەرێمی نێو دەوڵەتیەکان بە دڵنیاییەوە هەمووی باسەکەین، بەڵام پرسێکت باس کرد گرنگ بوو بەلای منەوە، ئەوەی کە نەتیجەیەکی وا دەست تورکیا نەکەوت لە بەرەکانی شەڕ لە قەرەقۆزاق و لە با بڵێن بەنداوی تشرین، ئەمە وای کرد ئەردۆغان سەردانی سووریانەکە، بەڵام گوتاری سەرەکی تورکیا لە سووریا بە تایبەت گوتارەکەی کە بۆ ناوخۆی تورکیایە، ئەنی گوتارێکە باس لە سەرکەوتنەکە، ئەڵێ حەلەبمان بەدەست هێناوەتەوە و ئیتر بڕیاری سیاسی لە دیمەشق دەکرێت بەشێکی زۆری تورکیا بتوانێت بەدەستوخەتی تورکی بنووسرێتەوە. چۆنە ئەم سەرکەوتنانەی دیکە نەکرا بە بەرمەبنای سەردانێکی ئەردۆغان بۆ دیمەشق؟ ئەمە یەک. دوو، شکستەکان لە منبەج و بەنداوی تشرین لە قەرەقۆزاق تورکیای لە ئەحمەد شەرع نیگەران کردووە، چونکە بە دڵنیاییەوە لەو بارەیەوە تورکیا هەندێک داواکاری لە ئەحمەد شەرع هەبووە. بێشک خۆی خاڵە جەوهریەکە ئەوەیە لە ڕاستیدا هەموو ئەو حرەکانەی لەو کاتی ئەو گۆڕانکاریانەی کە ڕوو دەدەن کاتێک کە دەسەڵات دەگۆڕدرێت لە سووریا یاخود تەنانەت لە عێراق یا لە هەر وڵاتێک، لە عێراق مەبەستم کە ساڵی 2003 یا 2003 بوو، بۆ هەر یەکێک لەو وڵاتانە، بۆ هەر یەک لەو پێکهاتانە کاتێکی دیاریکراوەیە ئەگەر لەو کاتەدا فریانەکەون ئەرکی قۆناغی خۆیان ئەوەی لەو قۆناغدا جێبەجێ نەکەن لەوانەیە دەرفەت نەمێنێ. سەبارەت بە تورکیا لەو کاتەدا نەیتوانی ئەرکەکەی خۆی بەجێبەجێ بکە. لەبەرچی لەبەر ئەوەی لێرە داوەڵامی پرسیاری دووەمی جەناویشت هەر لەو کاتەشدا تەحریر و شام زۆر گوێ ڕادێری تورکیانە بوو، بەڵام باڵانسیان ڕادەگرت. لەبەرچی لەبەر ئەوەی دەسەڵات لە سووریا کاتەکەی کە کاریگەری ئیقلیمی بڕیاری لێدەدا تەنها 4-5 هەفتە بوو. دوای ئەوەی کە ئیدارەی ئەمریکا تەنانەت پێش ئەوەی ترەمپیش بێ لە ڕیتۆریکدا لە دەست بایدن دەرهات، هێشتا ترەمپ دەست بەکار نەبوو بوو، ئەدمینیستریشنەکەی دەستی پێ نەکرد بوو ئیدارەکەی لێ دەست دەرهات و زۆر لە هەنگاوەکان
بۆی حازری بۆ کرا ئەوە وای کرد تورکیا زۆر خێرا بکە لەوەی نەتیجێک بەدەست بێنێ فشار لە دیمەشقا فشار لە کوردەکان بکە لەسەر ئاستی گوتار فشار لە ئەمریکا بکە بەڵام کاتەکەی بەسەر چوو ئیتر کە بەسەری چوو ئێستا ئامادەکاری بۆ شتێکی تر دەکرێت بۆ کۆبوونەوەی ترامپ و پوتین دەکرێت ناچمە سەر ترامپ و پوتین دەکرێت دوایە گەر پرسیارەت هەبوو بەڵام ئەجەنداکە زۆر گەورە بووە و لەلایەکی دیکە مەسەلەی سووریا مەسەلەی کەیسی سووریا لە ڕاستیدا ئێستا زۆر لە ئیعلام ڕەنگی نەداوەتەوە بەڵام لەدەست ترامپ زۆر نەماوە لەدەست پەنتاگۆندایە ئێستا ئەمەش هەواڵێکی گەلێک سەختە بۆ تورکیا و هەواڵێکی باشە بۆ سعودیا لە ڕاستیدا باشە بۆ کوردەکان بۆیە لێرەدا گوتاری تورکیا نەرمتن دەبینین حاکان فیدان ڕایگەیان کە ئومێد دەکەن بە دیالۆگ کێشەکە لەگەڵ کوردەکان حەل بێ لەبەرەوەی ئێستا دەتوانن بڵێن بۆ عێراقی شانسێکی گەورەی هەبوو لەوەی بەر زەبرەکە نەکەوت کاتێکی زۆری قازانجلەی کرد و ئەوانە ئیتر لەمە و دوا ئەبێ لەسەر ئاستی دەولی هێزە گەورەکان بڕیار لە بابەتەکان بدەن بەدڵنیایی دێمەسەری سەرکەوتن و ژێرکەوتن بۆ تورکیا زۆر گرنگە احتیوای دۆخی جەبهە بکە هەرگیز لاوازیەکانیان نەگەنە ناو جەماوەر لەبەرەوەی من دێمە سەری دکتۆر دێمە سەری بەدڵنیاییەوە دەستت خۆش بێ هەڤاڵ مەنسوور ئێوەش بە خێر بێن دووبارە هیوادارم زۆر باش بن ئەحمەد شەرع بەدڵنیایی یعنی لە سەرەتایی ڕووداوەکانی سووریا دوای کەوتنی ئەسەدووە دواتریش بەردەوام قسە لەبارەی هێزە هەرێمیەکانەوە هەبووە چێچی لە سووریا ئەوێ تورکیا قەتەر بە بەرەیەکی دیاریکرا و باسەکران سعودیە وڵاتانی کەندا و بە مەسڕ و بە ئوردنەوە بە بەرەیەکی دیکە باسەکران ئیسرائیل نیگەرانی و قسەی خۆی هەبوو شەرع چوو بۆ سعودیە و دوای ئەوە ئەچێ بۆ تورکیا سەردانی سەرەتایی ئەحمەد شەرع بۆ سعودیە بەشێکە لە پراگماتی سیاسی و پێویستی سووریا بۆ دەستگیرۆیی سعودیە و وڵاتانی عەرەبی یان نە پرسەکە لەمە قوڵترە پەیوەندی بە دووپاتکردنەوەی با بڵێن ئەوە هەیە کە سووریا لە باوشی وڵاتانی عەرەبیە نەک هیچ سیاست و ئەجەندایەکی دیکە سڵاو ڕێزم هەیە بۆ کاک دکتۆرەوە بۆ ئێوەی خۆشەویست هەیە لە ڕاستیدا ئەم بابەتەی هەنگاو هەڵێنانەوەی ئەحمەد شەرع لە ئێستادا ئەکرێت بە ڕاوێژی پشتی پەردەی سعودیەکان و تورکەکان بێ بۆ ئەوەی خۆی ڕاگەێنی وەک سەرۆک کۆمار بۆ ئەوەی مەعادلەکە بگۆڕێ هەوڵ بدات زەوینە ساز بکات بۆ ئەوەی وردە ئەگەر سبەی ترامپ هات بۆ ناوچەکە هات بۆ سعودیە یان ئیماراتی متحدەی عەرەبی بتوانێت لەگەڵ ترامپدا کۆبێتەوە و کاتی پێبدا کۆبێتەوە و تاقیکاریەکیشە لەلایەن ڕۆژ ئاواشەوە کە وردە بە گوێرەی معادلەکە بزانن تا چەندە ئەتوانێت ئەم مرۆڤە لە تاقیکردنەوەدا دەرچێ واتە ئەو ڕووبەندە قاعدەیەک لەسەر دەموچاوی هەیە ئەو فکر و ئیدئۆلۆژیکە کە زەمانێک لە بورجەکانی ئەمریکایاندا ئەوان هەڵدەپەڕین لە خۆشیدا ئەلقاعیدە هەڵدەپەڕی لە خۆشیدا بزانێت تا چەندە ئەتوانێت ئەمانە وەلا بنێ ئەم دەموچاوە بگۆڕێ و بەرەولای سیاسەتەکانی ئەمریکا و ئوروپا بێتەوە من پێم وایە ئەم جوڵەیە لە زاهردا ئەمریکا لەگەڵی نییە بەڵام لە بنەوەڕا ئەکرێت نەخشەی خودی ئەمریکایەکان بێت کە وردە ئەم مرۆڤە بێنە نێو کایی سیاسی و بەڵام بە خۆپارێزیەوە بە دقەتێکی زۆرەوە بزانن چەندە کاک مەنسوور کە ئەڵێ ئەم جوڵەیە مەبەستت کرانەوە هەرێمیەکەیە بەڕووی ئەحمەد شەرع و چوونی شەرع بۆ سعودیەوە بۆ تورکیا و نازانین بۆ کوێ دیکەش یان نە خۆ بە سەرۆکردنەکەی کۆنگرەکەی دیمەشقەکان بە سەرۆکردنەکەی دەستێکی نهێنی لە پشتەوەیە چۆن ئەوان بۆ خۆیان دەزانن لە وڵاتە نوێدا کە پێی دەڵێن سووریا تۆ حیزبی مەدەنیت نییە کە کۆبێتەوە کۆنگرە ببەستێ و کەسێک دیاریکەن وەک مەجلیس الحوکمی عێراق یا بە دەورەیی دیاریکەن سەرۆکەکان کۆمەڵێک نزیک بە 18 گروپی چەکداری سەربازی بە خاوەن پێشینەی ڕەشەکوژیەوە یان تێرۆریستیەوە کۆبوونەتەوە و لە نێو سەرکردەکانیشیانە
بە خودی ئەحمەد شەرعەوە کۆمەڵێکی بەرچاویان لە نێو لیستی ڕەشی تیرۆردان و ئەمریکا پێنتاگۆن CIA بەمە ڕازی نییە، بەڵام ئەکرێت ناڕاستەوخۆ لە پشتەوە ئەم جوڵەیەیان لە ڕێگەی سعودیوە وەڕێ خست بێت، لەو نێوەدا سعودیە و تورکیا هاو ئاهەنگیان هەبێت، دەرگایەکیش بەڕووی تورکیەدا بکرێتەوە ئەگەر بێت و بە گوێرەی ئەم پلانە نوێی کە سعودی هیدایەتی دەکا بچێتە پێشێ لە ئاوەدانکردنەوەی وڵاتی سووریەدا بەشێکی بەرچاو پشتێکی بەرچاوی پێ ئەدەن. بۆیە من پێم وایە ئەو دوو باڵە کراوە سونیە لە منتەقە دەیانەوێت لە بواری تەکنۆلۆژی و لەلایەکی ترەوە لە بواری ڕامیاری و ئابووریەوە ئەم پرۆسەیە کە پێی دەڵێن پرۆسەی سووریا هیدایەتی بکەن و بۆ ئەو یاریە مۆرەیەکی وەک ئەحمەد شەرع یا ئەبوو محەممەدی جۆلانی لە ئێستادا پێویستە. اینجا هەڤاڵ مەنسوور ڕاستیەکەی ئەو دەرگایی کە باست کرد وە کراوەتەوە ئەکرێ بەڕووی تورکیا شاکرا بێتەوانێ بە دڵنیاییەوە ئەگەر بە تەنیا دەرگاکە تورکیا ویستی کردنەوەی تیا هەبوایە دەرگایەکی گەورەترە بوو و بەرژەوەندی زیاتری تورکیا لەو نێوەندە لە چوارچەوەی سووریایە بە پرسی کوردیشەوە بە دڵنیاییەوە تحقیقە بوو بەدی ئەهات. بەڵام ئەگەر دەرگایەک بێ با بڵین تا حدێک ئەمریکیەکان ئیشیان لەبارەیەوە کردبێ لە ڕێی سعودیەکانەوە و بەشداری بە تورکیا کرابێ کەواتە دەرگایەکە بچووکترە لەباری بەرژەوەندیەکانی تورکیا یان چی؟ تورکیا ئێستا لە زۆر بوارەوە بەدەستی کێشەی ناوخۆیی و ئابووریەوە ئەناڵێ هەم ڕامیاری هەم ئابووری. راپۆرتێک تازەترین راپۆرت 2 ڕۆژ لەو پێش بڵاو بۆتەوە تورکیا 22% ئابووریەکەی 22% بەرەو خوار داکشاوە 2.1 هەناردەی هەیە بۆ دەرێ، بەڵام لە بەرابەرە 10.2 هاوردەی هەیە بۆ نێو تورکیا و تورکیا دراوەکەی دابەزیوە قیمەتی دراوی لەژێر پاڵەپەستۆی ناوچەی و نێودەوڵەتیدایە، بەڵام ئەیانەوێ ئەو دەرفەتە بدەن بە تورکیا بە باوەڕی من کە لە نێو یاریەکەدا هەبێ، واتە لەگەڵ سعودیە بتوانێت ڕۆڵ کایە بکە لایەنگری هاتنە سەرکاری دەسەڵاتێکی ئیخوانی جیهادی سەلەفی لە دیمەشق نەبێ و هاوکاتیش کێشە بۆ ئیستراتیژیەکانی ئەمریکا و ئیسرائیل لە سووریا و لە ناوچەکە دروست نەکات. ئەگەر دەرفەت هەبێت لە وەڵامی پرسیاری ترا من بە کورتی چەند خولەکی ئاماژە بۆ ئیستراتیژیش دەدەم. ئەوەم بەلاوە زۆر گرنگە و ئاماژەیەکی بچووکی پێ ئەوە لای خۆم نووسیم بۆ ئەوەی بیرم نەچێتەوە بە دڵنیاییەوە دواتر قسەی لەبارەوەکەین. دکتۆر دیارە با بڵێن تورکیا چی لە ئەحمەد شەرعەوێ سبەینێ ئەحمەد شەرع چێ بۆ ئەنقەرە لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان کۆ بێتەوە، ئەتوانین بزانین مەلەفی یعنی نەک بزانین پێشبینی ئەوە بکەین لێکی بدەینەوە کە مەلەفی تورکیا داواکاریەکانی تورکیا بۆ ئەحمەد شەرع ئەکرێت چی لە خۆ بگرن؟ بێشێک تورکیا هەندێک داواکاری گەلێک دیراسە کراوی هەن، یەکێک لەوانە دەیەوێت ئەوانەی کە بە خاڵی بەهێز بۆ کوردەکان گەڕاوەتەوە لە دەستیان دەربێنێ. یەکێک لەوانە ڕەوانەوەی مەترسیە لەسەر هاونیشتیمانی کورد و ئاماژەدانە بە داهاتوویە کە هەمویان تێیدا ڕۆڵیان هەبێەوە خۆیان ببینەوە. خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەوەیە کە لەسەر ئاستی عێراقیش وابزانم بۆیە سەردانی وەزیری دەرەوە کرا و هەندێک جم و جۆڵی دیکە بە ئاراستەی وڵاتانی عارەبیشدا هەیە کە مەلەفی ئۆردوگایەکانی داعش زیندانیەکان ئەو زۆرانە بە هەزارانن لە دەست کوردەکان دەربێنن و گرنتێک بدەن بە ویلایەتەی گرتوەکانی ئەمریکا، ئەوەش کە هەموو لایەنەکان بیدەن کە ئەم زیندانیانە بە پرسیارەتی ئەوانە ئیدارەکردنی ئەوانە لە دەست کوردەکان دەربێنن بۆ ئەوەی تورکیا بۆ ئەوەی ئەمریکا ئەو ترسەی بڕەوێتەوە کە ئەگەر پێیەدە زەعیف بێ، ئەگەر مەزڵوم و هەواڵەکانی ئەگەر کوردەکان لەوێ زەعیف بن خەڵکێکی هیچ گار سۆری تر بەردەبێتە گیانی بەرژەوەندی استراتیژیەکان یاخود ئەمنی یاخود دوا ڕۆژی ئەوروپیەکان لێرە وەکو کە پێشتر بینیمان هێزەکان بۆیان دروست کرد بوون. لەوانەیە گرنگترین خاڵ ئەمە بێ. خاڵێکی دیکە ئەوەیە کە تورکیا دەیەوێت لەوە تێبگا سەرکردایەتی نوێی سوورە تا چەند بەجددی لە ڕاستیدا
لەگەڵ یانە بۆ ئەوەی کە هەنگاوێک بنێن بە ئاراستی ئەگەر مەجالێکە بێ بۆ فشاری هەندێک فشاری سەربازی هەرچەندە وەکوتم فشارە سەربازیەکان لە ڕاستیدا کاتیان کۆتایی پێهات دەورانی خۆی وەکو بابەتێک تەواو کرد دەورانی ژیانی خۆی تەواو کرد چوونە قۆناغێکی دیکە سەبارەت بە کۆماری تورکیا لە ڕاستیدا کۆماری تورکیا ڕاستە لە دۆخێکی وەکو کاکە باسی کرد کاک مەسوور باسی کرد لە دۆخێکی ئابووری ئەوەدا بەڵام تورکیا ژێرخانێکی بە قووەتر لە ژێرخانی رووسیای هەیە لە ڕووی ئابووری لە ڕووی ژێرخانی باڵین کەرستەی بیناسازی و بە گوێرەی خۆی نەک غازی سروشتی و نەک مەسەلەی پەترۆڵ و ئەوانە بەس تورکیا بۆ ئیدامەدانی جەنگ هێستا ژێرخانێکی هەیە هێشتا دەتوانێت جەنگێک ئیدارە بدا ئەوەی کە لێرەدا هەیە ئەبێت تورکەکانیش و ئەحمەد شەرعیش و ترامپیش سعودیەش و ئێمەمانانیش کە ئێستا گفتوگۆ دەکەین لە هەموو ئەم مناقەشەیە ئیسرائیلمان لەبەرچاو بێکە هیچ کەسێک سربەست نییە لە ئەنقەرەیە لە ڕیاس بە کەیفی خۆی چۆن داهاتووی سووریا و بەشداری کورد و لایەنەکانی دیکە مناقەشە دەکا بەبێ و بەرچاوگرتنی ئاسایشی ئیسرائیل بۆیە تورکیا پێی خۆش بێیانە سعودیە پێی خۆش بێیانە تەنانەت ئەمریکاش ناکرێ هێزێک لە سووریا دەسەڵاتێکی مرکزی پاوەنکاری هەبێ جا ئەحمەد شەرع بێ هەر کەسێکی تر بێ بۆیە دەبێ بەرژەوەندیەکانی ئیسرائیل و بەرچاو بگیرێن و ئەگەر لە بیریش لە بەرچاومان بێ ئیلهام ئەحمەد و مەزلوم کۆبانی و سەحافەی کوردی سووریا و تەنانەت ئیسرائیل خەریکن بە تەواوی تابۆیەکان شکاندووە باس لەوە دەکەن کە هیچ چارەسەرێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەبێ وڵات دکتۆر ئەحمەد ئەو بە تایبەتی حەزەکەم باسی بکەین چونکە لە باشووری کوردستانیش و لە ناو میدیای عەرەبیش بە دڵنیاییەوە قسە لەبارەی ئەم پرسەوە ئەکرێەوە حەزەکەم گفتوگۆیکی لەبارەوە بکەین بە تایبەتی بەڵام قسەیەکت کرد لە وەڵامی یەکەمی پرسیارەکەما با بڵێین پرسیاری یەکەمە مەبەستم وتت ئەحمەد شەرع جۆرێک لە باڵانسی ڕاگرتووە لە بینی تورکیا سعودیا پرسی کورد هەموو ئەوانی دیکە دوای سبەینێش دوای سەردانەکەی ئەنقەرەش ئەم ڕاگررتنی باڵانسە بۆ ئەحمەد شەرع بەردەوامە بێ هەر ڕاگررتنی باڵانسەکە بەردەوامە بێ لەلایەن شەرعەوە ئەمە یەک دوو ئەم تەقینەوانەی منبەتچی ڕاستیەکەی جۆرێک لە فشار ببینین لەسەر ئەحمەد شەرع لەلایەن تورکیاوە چونکە قسەیەکی وا هەیە بۆ ئەوەی شتێکی دیاریکراوی سەربازی بۆ بکە سەرباری ئەوەی بەڕێستان وتان کاتی چارەسەرە سەربازیەکان و ئۆپراسیۆنە سەربازیەکانی تر تەواو حقیقت ئەمە زۆر گرنگە ئێمە دەبێ یەک شتمان لەبیر بێ تحریر شام و ئەحمەد شەرع ئێستا قووەتەکەیان چەندە چەند کیلۆ دەتوانن هەڵگرن چەند باری تورکیا هەڵبگرن هەمومان دەزانین دوای ئەوەی کە ئەفغانستان تەسلیم بوو و لەگەڵ ئەمریکیەکان پێکاتێن چەک و چۆڵێکی زۆریان بۆ بەجێهێشتێن و تەمویلی مادیان کردێن بەرامبەر پاکستان بەرامبەر ئێران بە کاریان دێنن و ڕۆڵێکی گرنگتریش بۆ ئەمریکا دەبینن ئەمە فشارێکی گەلێک گەورە بوو لەسەر حرەکەی ئیسلامی کە لە ڕاستیدا توندڕەویەکەیان چۆ ڕابردووی ئەمانەی کە ئێستا هەیە کە ئەوانیش پەلە بکەن و نمونەیەکی زیندوو لە چارەسەر لە جۆرێک لە میتۆدولۆژیای پێکەوە ژیان یا ڕێبازێکی نوێ بۆ پێکەوە ژیان لەگەڵ کۆمەڵگە هەرێمی و نێودەوڵەتیەکان ببینن ئەوە کاریگەری پێکگەیشتنی ئەفغانستانە لە سەردەستی کەندا و قەتەر زاڵما فلانی ئەوانە کە لەوێت جۆرێک لە گۆڕانکاری لە سیاسەتی ئەوانەدا هەیە لە تیۆری ئەوانەدا هەیە لە تیۆری مامەڵەکردن لە میتۆدی مامەڵەکردن یانە ئێمە خاڵی دووەم ئەبێ لە بیرمان بێ ئەحمەد شەرع یا تەحریر شام هێزی براوەی جەنگ نییە ئیسرائیل هێزی براوەی جەنگە حیزب الله و ئێرانی لەوێ دەرکرد و جێشی سووریای تێکشکاند و بێژێرخان و بێوری هێڵایەوە ئەوجار ئەم هێزانە بە ئاماژەی ئیسرائیل و ئەمریکا پێش ئەوەی هێزەکانی تورکیا بگەن بە شام هێزەکانی تورکیان لە حاڵە بوو من بچێشتەوە حکوومەتە موقەتەکەی شەرع گەیشت بە دیمەشق واتە ناکرێت ئێمە بارێک بخەینە سەر شانی ئەم پیاوە مەبەستم لە دیبەیتی خۆماندا کە بەڕاستی ئەو نییە فەرقی زۆری هەیە لە تاڵیبانێکی براوە تاڵیبان براوە بوو ئەحمەد شەرع براوە نەبوو هێزێکە بە قەرز لە ژێر سای دۆخێکی پێگەیشتووی مەوزوعیدا
لە ژێر کاریگەری جەنگی غەزە و ژێرکەوتنی حیزبوڵڵا ئەوانەدا دکتۆر لە ژێر ژێرکەوت من وەڵامەکە دووەرەگرم زۆر ڕاستە بەڵام هەر خودی کۆنگرەکەی کە لە دیمەشق کردیان و خۆی تێدا کرد بە سەرۆک ناویان نابوو کۆبوونەوە یان کۆنگرەی سەرکەوتن نەسر و زۆر جاریش لە گوتارەکانە یعنی کە قساکە باسی سەرکەوتنەکە و تەنانەت قسەیەکیان هەیە بە عەرەبی ئەڵێ المحرر یقرر ئەڵێ ئەوەی کە ئازادکەر یا ئازادکار بڕیار دەدا خۆیان بە سەرکەوتوو ئەبینن من دێمەوە لا دکتۆر بە دڵنیاییەوە هەڤاڵ منسوور عەزیزی باسی ئیسرائیلمانە کرد دکتۆریش هەندێک ئاماژەی پێیە چی ئەبێتە با بڵین کێشەی استراتیژی بۆ ئیسرائیل لە سووریا دەست بۆ چی ببرێ لەو نێوەندەیە هیچی تایە تورکیا بیەوێت و ویستی بێ بەڵام ئیسرائیل نەیەوێت ئێمە لە قۆناغێکە ئەژین لە قۆناغێکە باسی ئەم ڕووداوانە دەکەین کە ئیسرائیل لە 1948ەوە کە قۆناغی خۆسەلماندنی بوو قۆناغی دروستکردنی وڵات بوو قۆناغی گیرسانەوە لە ناوچەکە بوو خۆی گۆڕیوە ئێستا بۆ قۆناغی پەیوەندیگرتن بە دەوروبەریەوە ئەمە بۆ واتایەکە ئیسرائیل ئێستا لە جیهاندا یەکێک لە بەهێزترین ئابوووریەکانە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە بەهێزترین ئابووری ڕۆژهەڵاتی نێوەڕاستە ئابوووریەکەی لە ئاستی وڵاتانی ئوروپای ڕۆژئاوای پێشکەوتووە لە ئاستی ئامریکای باکووریە لە ئاستی ژاپۆن یا یابانە بەڵام پەیوەندیەکانی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا لەگەڵ وڵاتانی دەوروبەری لە ئاستی سفردایە واتە ئیسرائیل لەگەڵ ئەوەی لە ئاستی وڵاتانی زلهێزە لە سەربازیدا لە ئابووریدا لە پێشکەوتنی تکنۆلۆژیدا لە پێشە هێشتا لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە نەگونجێنراوە یان نەیان گونجاندووە پەیوەندی دەرودراوسەی بۆ دروست نەبووە ئێستا ئیسرائیل لەم قۆناغە پێویستی بەوەیە لە ساڵانی داهاتووترا بچێتە قۆناغی خۆگونجاندن لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە خۆگونجاندنی کولتوری خۆگونجاندنی ئابووری خۆگونجاندنی زانستی و بۆ ئەم پرۆژەیەش کە ئیسرائیل دەیەوێ و ئامریکاشی بە توندی لە پشتە ئاڵوگۆڕ یا ئاڵوگۆڕی ژئۆپۆلیتیک پێویستە گۆڕینی نەخشەی ناوچە پێویستە بۆی ئیسرائیل بەڕیشەیی لە وڵاتێکی چێندراوەوە ببێتە وڵاتێکی سروشتی و بەشێک لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست بەکردەیی بۆ ئەوەی لە درێژماوەدا بمێنێتەوە ئینجامە لە سووریا چی پێویستە بۆ ئەمە هەڤاڵ منسوور لە سووریا چی پێویستە بۆی ئەم ویستە ئیسرائیلی ئەمریکیە بێتە دی بەڵێ گرنگە کە سووریا سیستمی دەسەڵات لە سووریەدا ئەگەر یەکناوەندی بمێنێتەوە ئەگەر سووریە دابش نەبێ لە داهاتوودا زۆر گرنگە کە سیستمی کۆنفدراڵی یان لانیکەم فدراڵی بێتەکایە کە ئیقلیمەکان بتوانن هەندێک دەسەڵاتی پەیوەندی و ئابووری و ڕانیاریان هەبێ دروزەکان دەبێت بە جغرافیایەکی تایبەتەوە عەلەویەکان کوردەکان و سوننەکان بەجودا دەبێت تەقسیمات یا دابشکردنی جغرافیای سیاسی و بەڕێوەبەری سووریا هەم لە بواری ئابووری و سەربازیەوە هەم لە بواری بەڕێوەبەریەوە بەو شێوەیە بێت کە ئیسرائیلی ساتەختیتی دەکات بەڵام کاک منسوور ئێستا ئەوانەی کە سعودیە و تورکیا بۆ نمونەوە بەگشتی وڵاتانی عەرەبی لە ناو خودی سووریاشە ئەحمەدشەرع و با بڵین ئەوەی ئێستا لە ئیدارەی نوێی سووریا هەمویان کە قساکەن باز لە سووریایەکی یەکگرتووەکەن هیچ قسێک لەبارەی نە لە فیدرالیەوە نە لامەرکەزی هیچ قسێکی دیاریکراو لەو بارەیەوە نییە ویستێکی ئیسرائیلی یان تێگەیشتنە ئیسرائیلیەکە لە ناو گوتارە گشتیە هەرێمایەتیەکەیان نایبینین ئەمە چۆن تحقیقە بێگەروا بێ چۆن بەدەستێت لایەنێکی ڕوویت هەیە باس لە ڕووی ڕووداوەکان دەکەی بەدەم و چاو دیارە دەیبینین ئەو یاریەی کە ئێستا دەکرێت بۆ ئەوەیەکە بەرگوێی ئەمریکا بکەوێتەوە بەرگوێی ئوروپاییەکان و ئیسرائیلیش بکەوێتەوە کە ئەم دۆمیننتە ئەم سۆلیداریتەتەی ناوچە بەو شێوەیە ئەمانەوێت دایڕێژین کە لەم کۆبوونەوانە دەرەکەوێ بەڵام ئەو ئیستراتیژەی کە من باسی دەکەم پلانێکە کە وەک کاک دکتور فەرمووی ئەو پلانەش بوو کە سووریای ئازاد کرد ئەو دەستە بوو کە سووریای ئازاد کرد و لە ڕاستیدا دەبێت چاوەڕێ بین ئاکامی دانیشتنەکانی نەتەنیاهو لەگەڵ ترامپدا و ئاکامی سەردانیشتنی
ڤلادیمیر پوتین لەگەڵ ترامپدا لە داهاتوو و ئاکامی سەردانی ترامپ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێتە چی؟ ئەوەی کە من عەرز دەکەم ئیستراتیژیەکەکە دەستی ئێرانی لە ناوچەکەدا بەرتەسک کردەوە، ئیسرائیلی هێنایە پێشتر بۆ ئەو پلانەی کە عەرزم کردی. ئێستا دوای ئەو قۆناغی کارکردن لەسەر گواستنەوەی وزەیە، چون ئیسرائیلەکان ئەگەر ئەو کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی نێوەڕاستەی دەیانەوێت بێتەکایە دەتوانن لە تەکنۆلۆژیدا، لە بەرهەمهێنانەوەی ئاوی خواردنەوەدا، لە بەهێزکردنی شارڕێگەکانی گواستنەوەی وزە منتەقە ببوژێننەوە و ئەمە بابەتێکە کە ڕێگە چارەیە کە ئیسرائیل دەتوانێت بەکاری بێنێ تا لە ناوچەکە بە شێوەیەکی ڕیشەیی وەک وڵاتێکی سروشتی جێبگرێتەوە و ترسی ئەوەی نەبێت کە 50 ساڵی داهاتوو ئایا ئیسرائیلێک لەسەر زەوی دەبێنێ یا نامێنێ. اینجا دێمە سەر ئەو پرسە قوڵترە با بڵێن ئەوەی کە پەیوەندی بە لایەنە نێو دەوڵەتیەکانەوە هەیە نەک لایەنە هەرێمیەکان. دکتۆر باست لە پرسێ کرد بۆ من جێی سەرنجە و ڕاستیەکەی ئەم یەک دوو ڕۆژەم لە ناوخۆی هەرێمی کوردستان لە ڕۆژاڤا لە ناو سەحافەی ئیسرائیلیش بە دڵنیایی و لە ناو گیانی عەرەبیشا باسی زۆر لەبارەوە کرا. کورد و ئیسرائیل با بڵێن بەنزیکەی بۆتەکەیان شکانووە، هەندێک قسەی ڕاستەوخۆ لەبارەی نەک پەیوەندی کورد و ئیسرائیل بەڵام لەبارەی پرسە دیاریکراوەکانی پەیوەست بە هەردوو لاوە ئەوەی کە ئەکرێ خەمی هاوبەشی هەردووکیان بێ قسەی لەبارەوەکەن. ئیلهام ئەحمەد یعنی قسەکانی بۆ ئۆرشەلیم پۆست بە نمونە پەیوەندی تەلەفۆنیەکە بە دڵنیاییەوە لەگەڵ وەزیری دەرەوەی ئیسرائیل بە هەمان شێوە بە نمونە. ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە؟ تۆ چۆنی خوێنیتەوە؟ دەزانی پەیوەندی لە ڕاستیدا بە دۆخی خودی ئیسرائیلەوە هەیە. کاتێک ئێمە تەماشا ئیسرائیل دەکەین خۆ ناکرێ هەر 10 ساڵ جارێک هەر 20 ساڵ جارێک 40-50 هزار کەس بکوژێ، هەموو ماڵێک خوێنی لێ دەچۆڕێ. کەی ئێمە دابینکردنی ئاسایشە، ئاسایشی ئیسرائیل لەسەر ئەساسی ترس. تەماشاکە یەکێک لە ئامانجەکانی سەردانی نەتانیاهۆ ژیاننەوە و بەهێزکردنەوەی ئەو ئیتیفاقی ئابراهیم یا ئیبراهیمیە بۆ پەیوەندی لەگەڵ دەوڵەتانی ناوچەکە. بەڵام خۆ ناکرێت دەوڵەتانی عارەبیش ئەوەندە کۆمەڵگەکانی خۆیان فەرامۆش بکەن. کەواتە ئیسرائیل ڕاستە ئەوڕۆ هێزێکی گەورەیە، هەژمونی گەورەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە، جێگای ئێرانی شاهنشاهی و تورکیای کەنعان ئەورێنی هەشتاکانی بۆ ئەمریکا پڕ کردوێتەوە. لە ڕاستیشدا هەتاکو تورکیای ئەردۆغان بێ و ئێرانی ئیسلامی بێ، ئیسرائیل هەروە بە قووەتر دەمێنێتەوە لەلایەن ئەمریکا. بەڵام ئەمە مانای ئەوەی نییە ئیسرائیل توانیوێتی ئاسایشی خۆی بپارێزێ. ئەمە چ پەیوەندی بە وەڵامی پرسیارەکەی جەنابەت هەیە کاکە تەماشا بکە. کەواتە ئیسرائیل کێشەی بەتەنها لەگەڵ بزوتنەوە جوڵاوەکان ڕێکخراوەکان لەگەڵ حەماس و حیزبوڵڵا نییە، لەگەڵ کۆمەڵگە ڕەسەنە نیشتە جێبووەکان هەیە، ئەوانەی کە جیاوازی ئاینی قوڵیان هەیە لە نزیکی دایکیانەوە بە چیرۆکەکانی دژە ئیسرائیل و یەهود و ئەوانە پەروەردە ئەبن. کەواتە ئەبێت چ بکەن؟ هەموو ئیسرائیل یەکگوێ لە موشەیە دەبێت ڕۆژێک هەڵتان دەدەینە ناو ئاو، ڕۆژێک هەڵتان دەدەینە ناو ئاو. ئەمە کارەساتە، ناکرێ میلەتێک لە عەزابێکی ئاوا سایکۆلۆژی دابژی. ئەبێ بەم لایەدا دەرگای بۆ بکەنەوە، بەلای سووریادا بەلای عێراقدا جوگرافیایەکەی بۆ فراوان بکەن، دۆستی بۆ دروست بکەن، دۆستی بۆ دروست بکەن بە هیچ شێوەیەک. ئەمە وەکو تاکتیک یا وەکو استراتیژ دکتۆر؟ ئەمە دەبێت استراتیژ بێ. لەبەرەوەی بابەتە تاکتیکیەکان ناتوانن ئاسایسی ئیسرائیل دابین بکەن، عارەب ناتوانن ببنە ئەو دۆستەیە و کوردەکان لێرەدا بژاردن. هەموو لایەک ئەبێ بزانێ لەمە دووە گفتوگۆی استراتیژیەتی ئیسرائیل و کورد لە عێراق لە سووریا و لە شوێنی تریش بە جدیتر ئەکرێ لە ئێستاشڕا. پێشتریش جەنابەت پرسیارێکیت کرد ئەوەی کە ئەحمەد شەرع تۆزێک بابەتەکەی بە تاکلایە نەکردبێ ئەوانە. لە ڕاستیدا هەتاکو فشاری تورکایەک لایی دەبێتەوە حەماسەتی تورکیا ئەو یاریکردنی لەسەر ئەو هێڵە گێرمەی کە ئێستاش ئەمڕۆ F-16 لێدانی هەبووە و ئەمریکا هەتا ئێستا تۆزێک نازیانە کێشێ، ناکرێت کوردەکان بەشداری هەندێک بابەت بکەن، چونکە کورتی تر زەرەر ناکە خۆی لە جێی خۆیەتی و هیچ شتێکیش بەبێ کورد لە دیمەشق لەمە دووە بڕیاری لێ نادرێ. ئەحمەد شەرع ئەگەر خیتابەکە جەنابەت گوێت لێ بوو باسی کۆمەڵێک شتی کرد، بەڵام ئەو شتانە بەتەنها بە سونیەکان ناکرێن، هەتا ئێستا شیعەکان و دۆرۆزەکان بەشداری نین. لە بیریشمان بێ ئەمریکیەکان بەتەنها لە ناوچەی کوردستان نین،
یان ناوچەی ژێردەسەڵاتی کوردەکان نین لە تەلەف و ئەوانە هەن بە سنووری عێراقەوە لە ناو سووریا لەوێ جوگرافیایەکی گەورەیان بەدەستەوەیە و بابەتی داعش زۆر گەورە کراوە بۆیە دەتوانین بڵێین لە ڕاستیدا ئەوەی کە هەیە ئەمڕۆ ئیسرائیل تابۆیەکەی شکاوە وە گفتوگۆ دەکرێت و بەجیتر دێتە مەیدانەوە کە پێشتر شەرم بوو باسی بکەن لەمە دووە خەڵک بە مەمنونی ئەبێ چاوەڕوانی ناتانیاهۆ بێ لە بیریشمان بێکە هەندێک ناوەندی سیاست هەن کاتێک تۆ بتەوێ بە خۆر ئاوا بگەیت بە پەنتاگۆن بگەیت ئەبێ بە فلتەری ناتانیاهۆ مەلیک عەبدوڵڵا و بەحرین و قەتەڕ و هەندێک شوێندا لە ڕاستیدا دەرباز ببی ئیتر لەمە و دوا دەتوانین بڵێین لەوانەیە هەندێک زار پێویست بە فلتەری کوردیشدا دەرباز بی کورد خۆی بە فلتەری ئەواندا دەرباز بێ بۆی بگاتە نەک بۆ پنتاگۆن بۆی قاوە بخواتەوە بۆ پنتاگۆن بۆی لە ئەجێدای لوبیدا هەبێ بۆی لە سیاسەتە و استراتیژیەتەکاندا هەبێ کە تەماشا دکتۆر وەڵا ئەم قسێت بە دەرفەتە زانم لە ترمپیشیان ئامارەت بدەمێ بەس ئەم ئامارەت بدەمێ باش ئەو ئامارەت بدەمێ ئێمە کە دەڵێم ئێمە عنی کە شرۆڤەکار ئێمە 2750 سەربازی ئەمریکیمان هەبوو بەر لە ساڵێک نەک بەر لە ساڵێک دەتوانین ئێستا ئەڕوا بۆ نێزیکی 3000 سەرباز کە ئەمە بێوێنەیە لە مێژووی سووریا و عێراقدا و ئەو چەک و جبەخانەی کە ئەمڕۆ دوێن پێر گەیشتووە ئاماژەی زۆر ڕوونن لە دوای دەستبەرکاربوونی ترامپن بۆیە دەتوانین بڵێین کە لە ڕاستیدا هەندێک بابەتەکان ڕوون دەبنەوە ئەبێ لە ئاوێنەی ئیسرائیلەوە سیاسەتەکان لەوێ ڕوون ببنەوە. باشە وەڵا هەڤاڵ منسوور قسەکانیم ئەخیری دکتۆر کۆمەکی کردم بۆی پرسیاری لە بەڕێستان بکە یعنی ترسێک هەبوو بەوەی کە وا ئەحمەد الشەرعی تر بوو بە سەرۆکی قۆناغی ڕاگوزەریش ئێمە لەگەڵ دیمەشقێکا لەگەڵ شامێکا تەعامولەکەین وەزارەتی هەیە سەرۆکی هەیە وەزیری دەرەوەی هەیە خەریکی دروستکردنی وەزارەتی بەرگریە مەبەستم سوپا و ئەوانەیە پێدەچێ ئیتر لە دوای کۆنگرەکەی دیمەشقەوە دەست و پەنجە نەرمکردنی دیمەشق لەگەڵ کووردا بگۆڕێت تونتر بێ بەڵام لە دیوەکەی دیکەیە هەموو قسانەی دیکە هەن بە تایبەتەوەی کە ترەمپ وتی من هیچ شتێکم لەبارەی کشانەوە لە سووریا نەگوتووە و ئەسڵەن ئەو پرسە پەیوەندی بە ئەم استراتیژە پەیوەندی بە قسەی و بڕیاری جەنەڕاڵەکانەوە هەیە مەبەست پێنتاگۆنە ئەمە ئەرێنیە یان نەرێنی بۆ کورد من پێم وایە ئەوەی کە ئەحمەد الشەرع بەو شێوەیە زوو خۆی ڕاگەیاند بە قازانجی کووردە بۆ بە قازانجە چون ئەو وڵاتێکی بەڵا لێدراوە هیچ هاو ئاهەنگیەکی حیزبی شارستانی بۆ دووبارە دروستکردنەوەی سووریە نییە ژێرخانێکی ڕامیاری ئیداری بەڕێوەبەری لە تەواوی سووریەدا نییە ئەم مرۆڤە بژاردەی کۆمەڵێک هێزی چەکدارن کە لە لیستی تیرۆردان بەڵام وەک لە سەرەتای بەرنامەکە عەرزم کردی لەوانەیە شانسی بێت ئەمریکا پێیدا بێت بۆ ئەوەی بزانێت چەندە دەتوانێت ئەم هێزانەی کە لە بندەستیدایە کۆنتڕۆڵیکا هێزی تورکستانی هێزەکانی ترکە ویست و ئاواتی زۆرتریان هەیە ئایا ئەچن بەرەو قودسیان ناچن چەندە شەڕی ناوخۆ ئەتوانێت دەست پێ بکاتەوە ئەم قۆناغێکی باشە بۆ کورد پشوویەک ئەدا هەناسەیەک ئەدا چون خۆی تاقی کردوتەوە لەو نزیک 50 ڕۆژە لە شەڕ لە دژی هێزەکانی جەیشولوەتەنی سەر بە تورکیا و تورکیا و هاوکات چەک و جبەخانەی نوێتر تێکنۆلۆژی نوێتری سەربازی دەستکەوتووە خۆی سەلماندووە ئەگەر ئەوان هەوڵ دەدەن کە دانپێدانانی ناوچەی و نێودەوڵەتی بۆ بەرەو لای خۆیان ڕاکێشن کورد پێشوەخت ئەو دانپێدانانەی هەیە لە ڕۆژئاوای کوردستان و هاوکات بۆتە بەشێکی ئستراتیژی سەربازی بۆ وڵاتانی ڕۆژئاوایی و بە تایبەتی بۆ ئەمریکاییەکان و فەڕەنساویەکان ڕوونە هەڤاڵ منسوور من بە تەواتی لەگەڵ ئەم قسەی بەڕێستان بەس یەک گرفتەیە بەردەوام لەم بارەیەوە بۆ کورد جا لە باشووری کوردستان بەیان لە ڕۆژاوای کوردستان بەردەوام دانپێدانان و دەست درێژکردن بۆ کارکتەری دەوڵەتی لە نمونەی دیمەشق جیاوازە لەگەڵ دەست درێژکردن بۆ کارکتەرە نادەوڵەتیەکان وەکو ئێمەی کورد ئەمە گرفتەکەی یان ڕاستیەکەی ئەوە گۆڕاتەواو چونکە هاوکێشەکان گۆڕاون پەیوەندیان بە ئەمنیەتی ئیسرائیلەوە هەیە و ئەمنیەتی ئیسرائیل مەرج نییە تەنها لە ڕێی پایتەختەکانەوە دابین ببێ تەنیا ئەوە بڵێم کە ئەم دەسەڵاتەی ئێستا پێی دەڵێن شەرع دانپێدانراو نییە قۆناغی تێپەڕە لە ڕاستیدا هیچ دانپێدانانێک بە شەرعدا نییە
دەیانەوێت لەم چەند ساڵەدا کە خۆی دەوێت تاقی کاتەوە دەستور خۆی بینوسێتەوە و ئەکرێت شەرع لە یەکشت بترسێ نایەوێ وەک تاڵەبانی ئەفغانستان گەمارۆی ئابووری زنجیرێگە دیوارێکی بەدەورا بچنن دەیەوێت لە هەموو مەیدانەکاندا کایەکە خۆی بسەلمێنێ وەک چۆن دەڵێ لە کوشتنی ئەبوبەکری بەغدادیدا دەستی هەبووە لە کوشتنی ئێستای ئەوە لە ماوەی چەند ڕۆژە دوو فەرماندەی زۆر باڵای هەیئەتە تەحریری شام بەهۆی لێدانی هاوپەیمانان و ئەوڕۆ بەهۆی دەستێکی ترەوە دوو فەرماندەی تورکستانی لیان دراوە لە سووریا ئەمە ئەکرێت کاری CIA بێ و خەریکن ئەحمەد الشەرع بە نێو سافیەکدا دەبن تاقیکاریەکە بەڵام وەک ئەرزم کردی بۆ ئەوی نەتیجەمان گرتبێ دەبێت لە ڕاستای ئەو استراتیژیەدا بێکە ئیسرائیلەکان و ئەمریکایەکان بۆ داهاتووی سووریا دیاری دەکەن. باشە زۆر بە من کاتم زۆر کەماوە دکتۆر من زۆرم پێخۆشە بێ قسە لەبارەی گفتوگۆکانی ئیمرالیش بکەین بە 1-2 دقە. بڕیارە لە 15 مانگ بە ڕێزۆجەلان پەیامێکی دیاریکراو بدا. بە خوێندنەوەی ئێوە دەکرێت هێڵە گشتیەکانی پەیامەکە چی بن و لەو بارەوە بە تایبەتی باسی چەکدانانی پەکەکەم بۆ بکە لەو نێوەندەیە چی لە خۆگرێ بە دڵنیایی لە تەنیشت ئەوەش کۆمەڵی خاڵی دیکەیتایە بێشک هەر باسێک هەر بووناقەشەیەک لە تورکیا بکرێ بۆ کورد زۆر زۆر مهمە بابەتێک هەیە ئەبێ ئەوانەی شرۆڤە ئەکەن دەرکی پێ بکەن ئێمە بەردەوام ئەڵێین کوردستان دابەش کراوە بەسەر بووە بە 4 پارچە باشە دروستە دابەش کراوە بەڵام لە بیرمان بێ کاتێک دەڵێین بەسەر عێراقدا دابەش کراوە ئێمە ساڵی 20مان دێتە بەرچاو سەردەمی 2023 و ئەوانە باشە و ئێمە لە سووریا بە هەمان شێوە بەڵام ئێمە دەتوانین دیاری بکەین کوردستان کەی بەسەر تورکیادا دابەش کراوە چ ساڵێکە چەند سەد ساڵە یان چەند هزار ساڵە ئەوان بەیەکەوە ئەژین کەواتە ئەمە منتیقێکی دروست نییە بڵێ کوردستان بەسەر تورکیادا دابەش کراوە دەبێ بڵێ ئەو بەشانە لە دەست تورکیا دەرهێنراون کەواتە بۆ سایکۆلۆژیای ئەمپایر هێریتیج پێ دەڵێن لێگەسی ئەوەی تورک ئاسان نییە گفتوگۆی بابەتی کورد کاکە فەرقی هەیە لە عێراق فەرقی هەیە لە سووریا لە ئێرانی شووە مێژوویەکت نییە تۆ بۆی بگەڕێەوە بڵێ لەو کاتەدا ئەم خاکە بەسەر ئەواندا دابەش کراوە هیچ گار دوورە هیچ گار تێکەڵە باشە باش لەوێدا ئێمە چی دەبینین هەر گفتوگویەک هەر قسەیەک هەر تەوەرێک هەر ناوهێنانی کورد ئۆجەلان پەکەکە فلان بە هەر ناوێک بێ لە مەسلحەتی کووردا بەداخەوە هەندێک خەڵک تەنها بە وەزن و قافیە لە دابشکردنی کوردستان تێئەگەن تەوەرە سەرەکیەکان لە ڕاستیدا تەوەری تیۆرین هیچ شتێکی عەمەلیتیان نابێ هیچ شتێکی عەمەلیتیان نابێ ئۆجەلان من پێم وایە یەکشت ئەڵێ ئەمە قسە ئەکەم لێرە ئەویش ئەوەیە کە گەلەکان خۆیان چارەسەردا بنێن و دەستی هێزەکانی خارجی نێتە ناویان ئەگەر ئێمە بەیەکەوە بژین مەبەستی ئیسرائیل و ئەمریکایە نان پشتیوانیمان لێ بکەن و پێویستمان بەوان نامێنێ ئەم قسەیە زۆر بەدڵی تورکەکانە بەڵام لە هەمان کاتدا ئۆجەلانیش تەواوی زانیاریەکانی دەرەوەی زیندانی پێگەیشتوت بە شێوەیە قسە ناکە کە ئەسڵەن ڕۆڵی نەمێنێ و پێشم وایە بابەتێک لە بەناوی ئاشتی لە ئارادا نییە بەس هەر ناوهێنانەکەی گرنگە ئەوەی ئیمرالی بۆتە شتێکی زۆر زۆر بابەتێکی دەتوانم بڵێم زۆر یاریان پێکرد ڕوونکیاوە ئەویش دەرگاکەی دانەخست لە بەروتم لە مەسلحەتی کوردە بەس شتێک نییە بە ناوی ئاشتی سواس دەکەم دکتۆر هەواڵ مەنسوورەگەر شتێکی دیاریکراو هەیە لەسەر گفتوگۆکان بیڵێ ئەگەرنا من هیچی وام نەماوە زۆر بە کورتی کاتم نەما سپاست دەکەم تەنیا لەسەر ئەوەی ئیمراڵی من پێم وایە دەرفەتێکی گونجاوە پەنجەرەیەکە بۆ ئەوەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لەو نزیک 30 ساڵەدا هەرچیان بە زمانی وەگوتووە بیدرکێنێ ئایا ئەو گوتوێتی یاننا دوو باوەڕم ئەوەیە کە دەڵێت دەسەڵاتی دانانی چەک ئەو لە دەستی خودی قەندیلەیە ڕاستۆخۆ ئەوە دەڵێ بە باوەڕی من سێ و ئاماژە بەوە دەدات کە تورکیە ئەگەر دەیەوێت بە کناری ئارام بگات دەبێت تورکەکان زیاتر ناوچەی ئاناتۆلی بگرنەوە و دەبێت کوردستان بە کورد بسپێردرێ ئەمە کاریگەری دەبێت لەسەر ڕۆژاوای کوردستانیش پێم وایە ئێمە شاهدی ئەو سێخاڵە دەبین کە ئاماژە دەدات بە ڕۆژاوای کوردستان و بە هەموو ناوچەکە کە کوردی تێدایە سپاس دەکەم منسوور عەزیزی چالاکی سیاسی لە نەرویجەوە لەگەڵ مابووی گەلک سپاس دەستت خۆش بێ دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا پسپۆری پەیوەندی نێودەوڵەتیەکان و شارەزای کاروباری تورکیا ئێوەش لە هەولێرەوە لەگەڵ مابوون گەلک سپاس بۆ ئێوەش دەست خۆش بەدوعا